ئەم کاتتان باش بیسەرانی هێژان لە ڕادیۆ دەنگی گەلەوە با یارمەتی هاوکارانم کەشتی هەواڵەکانی ئەمڕۆ سێشەممە 19 ئابی 2025 پێشکەش دەکەین کاتژمێردا با کاتی ناوەندی ئەوروپایە. لە مۆسکۆی پایتەختی رووسیا 41مین ساڵیادی 15 ئاب بە بەشداری چەندین نەتەوەی جیاواز و هونەرمەندانی ئەوروپا پیرۆزکرا. لەسەر ناوی ڕێکخراوەکانی ژنان گەوهەر حوسەین ڕایگەیاند 15 ئاب ڕۆژی ژیانەوەی گەلی کوردە و بەم ژیانەوەیە ڕێکخراوی ژنان دامەزراوە و ژنان لە شەڕدا هەبوونی خۆیان پاراستووە و لە هەموو بوارەکانی ژیانیشدا پێشەنگایەتیان کردووە. هەروەها هاوسەرۆکی ئەنجومەنی مۆسکۆ ڕەفیق کامیل ڕایگەیاند 15 ئاب بناغی هەبوون و ناسنامەی گەلی کوردە و جەختیشی کردەوە با پێشەنگایەتی ڕێبەرۆجەلان و ئایدۆلۆژیاکەی تێکۆشانی گەلی کورد بۆ تا سمبۆلی هەموو گەلانی چەوساوە. لە شاری تۆرنتۆی کەنەدا ناوەندی کۆمەڵگەی کوردی 23مین فستیڤاڵی ئاشتی و کەلتوری کوردی ئەنجامدا و کوردانی چوارپارچەی کوردستانیش بەشداریان کرد. هاوسەرۆکانی ناوەندی کۆمەڵگەی کوردی لەوێ ڕایانگەیان هەنگاوی 15 ئاب کە هاوێژراوە لە ڕابردوودا ئەمڕۆ با پرۆسی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیک گەلەکەمان بەرەو ئازادی دەبات. هاوسەرۆکی کۆنگرەی نەتەوەی کوردستان کەنەکەش ئەحمەد کارامۆس لەوێ تشکی خستە سەر مەراسیمی سمبولیکی سوتاندنی چەکەکان لە سلێمانی ڕۆڵی یەکلاکەرەوەی ڕێبەرۆجەلان لا پرۆسی چارەسەری و گرنگی استراتێژی بانگەوازەکەی تەفگەری ئازادی کوردستان بۆ چەکدانان و پێویستی یەکێتی کوردانی هەڵسەنگان. هەروەها کارامۆس دووپاتی کردەوە شۆڕشی ڕۆژاوە هەموو جیهانی لە بەرامبەر هەڕەشەی چەتە جیهادیستەکان پاراست و تیشی ئەو چەتانە بەرامبەر ئیرادەی گەلەکەمان شکستیانی هێنا و ئێستا کاتی یەکێتی هەر چوار پارچەی کوردستانە و ئەو وتیشی لە پێناو ئازادی و ئاشتیدا دەبێت لە تەنیشتی یەکتر بوەستین و لە ئاشتیدا بژین. فستیڤاڵەکە تا درەنگانی شەو بەردەوام بوو باوتنەوەی دروشمیش کۆتایی پێهات. بە سەدان کەس لە کانتۆنی تەبقە کۆچبەرانی کانتۆنی عەفرین و شەحبە ئەندامانی دام و دەستگا ئیداری خۆبەڕێوەبەری و ئەنجومەنی کۆبوونەوەی ژنانی زنۆبیا و ئەنجومەنی ئاینی و فەرماندەکانی هێزە سەربازیەکان لە گۆڕستانی شەهیدان لە تەبقە لە مەراسمی بە خاکسپاردنی شەڕوانی هێزەکانی ڕزگاری عەفرین هەرا شەهید حسێن ناسرۆکە لە حەڤەی ئاب لە شاری مەنسوورە شەهید بوو بەشداریان کرد. ئەندامی بەڕێوەبەری کۆنگرەی ستار لە کانتۆنی عەفرین و شەحبە فەرید ئیبۆ لەوێ ڕایگەیاند شەهیدان ڕووناکی ڕێگەمان و ئەرکمانە دەستکەوتەکانیان بپارێزین و بەڕێگەی ئەوەندا تا بەدەستهێنانی سەرکەوتن بەردەوام بین. هەروە لە فەرماندەکانی هەرە ئەش کارکەر شەحبە ڕایگەیاند گەلەکەمان دەپارێزین و ناهێڵین کەس ئازاد و کەرامەتی گەلی هەرێمەکەمان بن پێ بخات. هاوکات ئەندامی ئەنجومەنی ئاینی لا تەبقە شێخ بۆزان شێخ حەمۆ ئاماژە بۆ کرد کە شەهیدان لە دڵی هەمووان با زیندوی دەمێننەوە. دواتر ناسنامەی شەهید ڕادستی بنەماڵەکەی کرا و تەرمی شەهید حوسێن نەسرۆ بە خاکسپێردرا. هەروەها لالایەکی تریشەوە لە شاری حەسەکە بە بەشداری دەیان کەس و ئەندامی کۆمەڵگەی مەدەنی لا گۆڕستانی شەهید دوژوار لا گوندی داودیە شەڕوانی هێزەکانی سووریای دیموکراتی قەسەدا حەواس محەممەد بە ناوی یونس لوقمان کە ئەویش لە 14 ئاب لە شاری حەسەکە شەهید بوو بە خاکیان سپار. لە مەراسمەکەدا ئەندامی ئەنجومەنی بنەماڵی شەهیدان و لە فەرماندەکانی ئەنجومەنی سەربازی جەزیرە قسەیان کرد و لە کۆتاییشدا ناسنامەی شەهید خوێندرایەوە و ڕادستی بنەماڵەکەی کرا و باوتنەوەی دروشم تەرمی شەهید بە خاکسپێردرا. شەهیدان نورەدین سۆفی و کۆچەر و ئورفە و بەختیار گابار لە ئامەد و ڕوحان لە باکووری کوردستان بەبیرهێنرانەوە. با پێشەنگایەتی مەبیادەر ئەنجومەنی گەنجانی پارتی یەکسانی و دیموکراسی گەلان دەم پارتی و ئەنجومەنی گەنجانی پارتی هەرێمە دیموکراتیکەکان دەبەپە مەراسیمی بەبیرهێنانەوە بۆ نورەدین سۆفی کۆچەر و ئورفە و بەختیار گابار لە بینای ناوەندی دەم پارتی لە ناوچەی پەیاسی ئاماد بەڕێوە چوو. لە مەراسمەکەدا ئەندامانی کۆمەڵەی دایکانی ئاشتی و کۆمەڵی کەلتور و
هوەری دیجلە و فورات و فدراسیۆنی کۆمەڵە یاسایەکان و پشتیوانی لابنەماڵی زیندانیان و سزادراوانی مەد، هەروەها کۆمەڵی هاریکاری و پشتیوانی بۆ بنەماڵی زیندانیان و سزادراوان و ڕێکخراوەکانی دەم پارتی و دەبەپەی شارەکە و ناوچەکانی دەوروبەر و ئەندامانی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بەشداریان لە مەراسمەکە کرد. لەسەر ژیان و خەباتی شەهیدان سیمفۆزیۆنێکیش نیشاندرا و هاوسەرۆکی مەبیادەر لەوێدا ڕایگەیاند بانگەوازی خاوەنداریەتی لە پرۆسە نوێیەکە دەکەین کە ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان دەستی پێکردو و وتیشی دەبێت خۆمان بە خاوەنی بزانیت. هەروەها بە پێشەنگایەتی ئەنجومەنی گەنجانی دەم پارتیش لە ڕۆحا و لە ناوەندی دەم پارتی لا پیرسوس مەراسمی بیرهێنانەوە بۆ شەهیدان بەڕێوەچوو. لەوێ لە ڕۆحاش سمفۆزیۆنێک لە سەرژیان و تێکۆشانی شەهیدان نورەدین سۆفی و کۆچەرۆ ئورفا و بەختیار گابار نیشاندرا. پارلەمانتاری دەم پارتی مرسین پارێزەر عەلی بۆزان سەردانی زیندانیانی لە زیندانی کۆرکۆچۆلەر و سولۆجا لە ئەدەنە کرد و گوێی لە سەرنج و کێشەکانی زیندانیانی سیاسی لەوێ گرت. زیندانیان بە عەلی بۆزانیان ڕاگەیاندووە هەندێک لە کتێبەکان ڕێگەپێدرا و کتێبە ڕێگەپێدرا و یاسایەکانیان لێ قەدەغە کراوە چونکە وشەی کورد و کوردستان و گەریلایان تێدایە. بۆزان جەختی کردەوە ئەم ڕەفتارانە نایاسایی و نژاد پەرستانن. هەروەها عەلی بۆزان بە هاوکاری پارێزەرانی لیقی ئەدەنەی کۆمەڵی یاساناسان بۆ ئازادی ئۆهەدە سەردانی زیندانیەکانی کرد و کێشە و سەرنجەکانی زیندانیانی بۆ ڕایگشتیش ئاشکرا کرد. لەوێدا ڕایگەیاند لا زیندانی سولوجا کێشەی ئاو هەیە و بەمەش کێشەی پاک و خاوێنی سەری هەڵداوە و هەروەها لە بەردەوامیشدا عەلی بۆزان ڕایگەیاند لە هەردوو زیندانەکەدا نێودەمی زیندانیەکان دەپشکێنرێت کە ئەمە ناڕەزایەتی گەورەی لێ کەوتووەتەوە. عەلی بۆزان لە بەردەم زیندان داوای لە وەزیری داد یەڵماس تۆنج کرد کە کۆتایی بەم کێشانە بهێنرێت. هادی عامری سەرۆکی ڕێکخراوەی بەدر و سەرکردە لە چوارچەوەی هەماهەنگی لەبارەی تێپەڕاندنی پرۆژە یاسای هەشتی شعبی لە پەرلەمانی عێراق لە تۆڕی کۆمەڵایەتی خۆی لە ئیکس بڵاوی کردوتەوە و ڕایگەاندووە پەرلەمان لە بەردەم تاقیکردنەوە و ئاڵنگاریەکی مێژووی گەورەدایە بۆ تێپەڕاندنی یاسای هەشتی شعبی دوور لە هەر کاریگەریەکی ناوخۆی یان دەرەکی دەشڵێت باجلوبەرگی هەشتەوە دەچینە ناو پەرلەمان. ئەوە لە کاتێکدایە بەشێکی زۆری هێز و لایەنە شیعەکانی عێراق لە پەرلەمان داوای تێپەڕاندنی پرۆژە یاسای هەشتی شعبی دەکەن و لە بەرامبەریشدا ئەمریکا و ئیسرائیل لەبارەی ئەو هەنگاوە هۆشداریان بە عێراق داوە. ئاگرێکی بەرفراوان لە سنووری گوندەکانی چنار و موردینی سنووری پارێزگای هەڵەبجا کەوتوبووە کە لە کاتی هەوڵدان بۆ کۆنتڕۆڵکردنی ئاگرەکە ژینگە پارێزێک بە ناوی ئاری موختار گیانی لەدەستدا و چەند کەسێکیش بریندار بوون. هەروەها یەکێک لە بریندارەکان بە ناوی محەممەد شێخ حەیدەر کە کارمەندی پۆلیسی دارستان و ژینگەی هەڵەبجەیە ئەویش بەهۆی سەختی برینەکەەوە گیانی لەدەستداوە. لە پاشگیان لەدەستدانی ئاری موختار و محەممەد شێخ حەیدەر هەڵمەتی ناولێنانیان وەکو شەهیدانی ژینگە پارێز دەستی پێکرد و بەپێی زانیاریەکانیش سەرڕای دەستێوەردانەکان بەڵام هێشتا ئاگرەکە کۆنتڕۆڵ نەکراوە. کەناڵی بەغدا ئەلیۆم لە ئازاری سەرچاوێکی تایبەتەوە سەبارەت بە کشانەوەی کاروانێکی سوپای ئەمریکا لە بنکەی عین ئەسەد ڕایگەیاندووە یەکەم کاروانی هێزەکانی هاوپەیمانی دژی داعش با سەرکردایەتی ئەمریکا بنکەی سەربازی عین ئەسەدیان لە پارێزگای ئەنبار بەجێشتووە. دەشڵێن کاروانەکە بەرەو ڕێگەی خێرای عێراق سووریا باکوور و ڕۆژهەڵاتی سووریا بەڕێکەوتووە بە تایبەت بۆ ناوچەکانی حەسەکە و دەیرە زوور کە سەربازگەی سوپای هاوپەیمانانیان تیایدا جێگیر کراوە.
هەروەها ڕاشنگاندووە ئەو هەنگاوە لە چوارچێوەی نەخشە ڕێگای کشانەوەی تەواوی هێزە سەربازیەکانی هاوپەیمانی نێودەوڵەتیە لە دژی داعش کە ئامریکا سەرکردایەتی دەکات. جاماژەی ڕۆژی ڕابردوو حسین عەلاوی ڕابێژکاری سەرۆکوەزیرانی عێراقیش ڕای گەیاندبوو هاوپەیمانی نێودەوڵەتی لە مانگی ئەیلولی داهاتوو دەست دەکات بە جێبەجێکردنی نەخشە ڕێی کشانەوە لە هەندێک لە پێگە سەربازەکانی خۆی لە عێراق لەوانش لا بنکەی عین ئەسەد و فڕۆکەخانەی بەغدا ئەوەش لە چوارچەوەی ئەو ڕێکەوتنەی کە لە نێوان عێراق و ئەمریکا پێشتر واژۆکراوە. پێگەی ئەکسیۆسی ئەمریکی ئاشکرای کردووە دۆناڵد ترامپ دەیەوێت بە 3 قۆناغ ئاشتی ئوکراینیا ڕابگەێنێت. ئەکسیۆس لە چەند سەرچاوەیەکی باڵای کۆشکی سیپیەوە زانیوێتی ترامپ قۆناغی یەکەمی ئاگربەستەکەی کۆتایی پێهێناوە کە کۆبوونەوە بوو لەگەڵ پوتین سەرۆکی رووسیا و ڕازیکردنی بە هەنگاونان بەرەو ئاشتی. هەر بە گوێرەی راپۆرتەکە کۆبوونەوەی ئەمڕۆی لەگەڵ ڤۆلۆدیمیر زێلێنسکی سەرۆکی ئوکراینە لا واشنگتن قۆناغی دووەمی هەنگاوەکانی ئاشتی واشنگتنە و ترامپ دەیەوێت ڕازی بکات بە پێشنیازەکانی ئاشتی و سازشکردن لە هەندێک لە داواکاریەکانی. قۆناغی سێمی پلانەکەی ترامپیش کۆبوونەوەیەتی لەگەڵ زێلێنسکی و پوتین بۆ تاوتوێکردنی هەموو سەرنج و تێبینیەکان و ڕاگەاندنی ئاشتی. پێشتر ترامپ هۆشداری دەدایە هەریەکە لا پوتینی و زێلێنسکی و ڕایگەاندبوو ڕەتکردنەوەی ڕێککەوتن باجی قورسی دەبێت. هەروەها لامیانی پێشوازیکردنی لا زێلێنسکی لا کۆشکی سپی ترامپ ڕایگەیان سەرۆکی ئوکراینە و رووسیاش ئاشتیان دەوێت و پێکەوە کار بۆ ئەوە دەکەن کە لە بەرژەوەندی هەمولایەک کۆتایی بە جەنگەکە بهێنن. زێلێنسکیش کۆبوونەوەکەی لەگەڵ ترامپ بە گرنگ پێناسە کرد و جەختی کردەوە زامنکردنی ئاسایشی وڵاتەکەی گرنگترین کارە بۆ ئەوان. گەیشتینە کۆتایی گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرە بمێنن لا خێر و خۆشیدا.